هەموویان خۆشەویستن ینی وەکو منداڵی خۆتن هەبینێ بەس من منداڵم نییە. ئای بژیت مامۆستا دەیوەڵا هەروانەیەک بەم شێوازە بوترێتەوە بە تەنیا ناچێتە مێشکەوە بگرە دەچێتە قوڵایی دڵ و ڕۆحەوە. ئەمەی دەیبینن مامۆستا و هونەرمەندێکی لێهاتووی ڕۆژهەڵاتی کوردستانە سالار فەلاحی ڕۆژانە ئابەم جۆش و خرۆشەوە وانەی هونەر بە قوتابیەکانی دەڵێتەوە. جا ئەم چەند ڕۆژە میوانی هەولێری پایتەخت بوو. ئێمەش ئەم دەرفەتەمان لەدەست نەدا و لێمان پرسی چی وای کرد بەو جۆش و خرۆشەوە وانەی هونەر لە دڵی قوتابیەکانت خۆشەویست بکەیت. هەر لە منداڵیەوە خۆم کاری موزیک و ئەمانەم کردووە ینی کە بووم بە مامۆستا خۆم پێشتری کاری موزیکم دەکرد لەبەرەوەی ئەو جە و ئەو ئەتمۆسفرەی کە لە نێوی کلاسماندا بوو لە ناو منداڵان بوو بەتایبەت لە منداڵانی ڕۆژهەڵات ویستم ئەو پۆلە ئەو ئرتیباتەی کە لە بینمان هەیە چاکتری بکەم و منداڵیش حەزی لەوەی بوو کە لەگەڵ مامۆستاکەی ئیسەن نە من هەر مامۆستایەکی کە پەیوەندیەکی باشی هەبێت لەبەر ئەوەی کە تەمەنیان وای ینی گەرەک بوو. ئیدی من ئەو شتەگەی بە مێشکم کە لە ڕێگای گۆرانیەوە ئەو پەیوەندیم لەگەڵ منداڵان باشتر بکەم و منداڵانیش لەبەر خۆشەویستی من لەبەر بڵێن ئەوەی کە من زێدەتر خۆشیانم بێت بە دەرسەکانیشیان زۆرتر ینی بایەخیانەدا. جا بەم شێوەیە بە گۆرانی و ئاوازەوە مامۆستا گۆرانی نیشتیمانی بڵێتەوە چۆن خاک و کوردستان لای ئەو بچکۆلانانە شیرین نابێت. بەم شێوازە تەنیا وشەی ناو کتێب و لاپەڕەکان نابێ باڵکو دەیگۆڕێت بۆ لێدانی دڵ و ئەو بێزاری وەڕزبوونی ناوپۆل هەر باوی نامێنێ. ئەو سرودە کە خۆم بینیمەوە لە سوشیال میدیاوەمانە دەنگدانەوەی زۆری هەبوو باوکو دایکەکانی زیێدەتر حەولیان دەدا کە منداڵیان بێت بۆ لای من و جگە لە ناو قوتابخانە بڵێن لە دەریشەوە منداڵی کە هات بۆ لای من کە یانویست بێن لەگەڵمدا کار بکەن لە لای من بن و ئێمە لە شاری خۆمان بڵێن 110 منداڵ بە هاویناندا کە قوتابخانەکە بەسرا بوو دەهاتن بۆ لای من و کاری موزیک بەتایبەت موزیکی نیشتمانی بڵێن لەگەڵیان ئیشم دەکرد و کارمان دەکرد پێکەوە. هونەر زۆر لە لای من جێگای ڕێز بوو و پۆلێک بوو ینی پەیوەندیەکی چاکی لەگەڵ منداڵان ئەو شتە تۆمار کرده بوو بۆ خۆم بەس من کە بینیم منداڵان حەزیان لێیە خۆشم زێدەتر هەوڵمدا کە ئەو پەیوەندیە چاکتر و چاکتر بێتەوە. منداڵ بۆ نمونە بڵێن ڕقیان لە ڕیازی هەیە ینی لە ئێرەش پێم وابێ دەروابێ ئەرێ بیرکاری ئەڵێنێەوە زۆر حەزیان لێ نییە بەس من لە کەنار و لە کناری کاری هونەری و موزیکدا زۆریش بۆ بیرکاری حەولم دەدا لەگەڵ منداڵان و بیرکاریەکەشیان چاکتر هەبوو ینی من خۆم بە چاوی خۆم ئەم بینی کە منداڵان هەم ئەو ڕۆحیە و ئەو بڵێن هەستی خۆشکە لە قوتابخانە پێویستە بۆ منداڵ هەم ئەوەیان باشتر هەبوو هەم بیرکاریەکان و بڵێن دەرسەکانی کەشیە. بەخوا ڕاست دەکەیت مامۆستا سەلار بیرکاری هەروانەیەکی وشک و ناخۆشی پێدەڵێن و زۆریش خۆشەویست نییە. دیکەواتە ئەم خۆشەویستیت بۆ وانەکەی خۆت چۆن دروست کرد لە ناو قوتابیەکانتە؟ بەس ینی ئێمە هەمومان مرۆڤین و هەر مرۆڤێکیش ینی حەزی لە شتێکە ئێمە ناتوانین هەموو منداڵانیان هەموو قوتابیەکان بە یەک شێواز باربێرین بەس من حەولم دەدا ئەگەر ینی ئێوە خۆشتان لە منداڵی لە بیرتان بێت ئێمە
ئەهاتن ئەگەر گەرەکیان بوو دەنگخۆشەکانیان جودا دەکردەوە ئەرێ دەیانگوت ئەرێ ئێوە بێنەوە پێکەوە سرود کار بکەین یان ئەوە بەس من وانە بوو من هەموو منداڵەکانمە هاورد و هەمووتان دەنگتان خۆشە هەمووتان ئەو متمانم پێیانەدا کە ئەتوانن. ئێدی ئەو هەستە ئەو ڕۆحیەی کە پێویست بوو هەمویان بوویان بۆ من ئەوە زۆر گرنگتر بوو تا ئەوە کە بڵێ ئەی ئەم سرودە ئەم گۆرانیە زۆر بە قەڵێک بڵێن ژوستەوە یان ئەمانە شاری خۆمان بڵێن 110 منداڵ بە هاویناندا کە قوتابخانەکە بەسرا بوو دەهاتم بۆ لای من و کاری موزیک بە تایبەت موزیکی نیشتمانی بڵێن لەگەڵ یان ئیشم دەکرد و کارمان دەکرد پێکەوە. مامۆستا زۆربەی جاریانیوانەی هونەر پشتگوێ دەخرێت لە قوتابخانەکان چۆن توانیت ینی ئەمە بگۆڕی؟ وڵا هەروواکە لە خزمەتتان گوتم من پێشتر خۆم کاری موزیک و هونەرم کردبوو لەبەرەوەی هونەر زۆر لە لای من جێگای ڕێز بوو و پۆلێک بوو ینی پەیوەندیەکی چاکی لەگەڵ منداڵان ئەو شتە تۆمار کردبوو بۆ خۆم. سالار فەلاح جگە لە کاری مامۆستایی هونەرمەندێکی بەتوانای و خاوەنی چوار بەرهەمی خۆیەتی بەناوەکانی لەبیرت دێ دایەمەگری چاوەڕێ و بەڵێن ئێمە پرسیمان ئاخۆ کامیان لە دڵیدا زۆر شیرینە و نیازی کاری نوێی هەیە؟ ینی وەکو هونەرمەند دەگەر بڵێن هەمویان خۆشەویستن ینی وەکو منداڵی خۆتن هەبینێ بەس من منداڵم نییە پێم وا بێت دایەمەگری لە لای من جێگایەکی کە هەیە لەبەرەوەی نیشتمانی ترە ئەوانیش هەر بۆ من جێگەی ڕێزن لەبەرەوەی کوردین لەبەرەوەی کاری خۆ من زۆرم خۆشیانەوێ بەس دایەمەگری لەبەر نیشتمان پەروەری لەبەر ئەوەی کە جگە لە هونەر خزمەتکاریە بۆ میلەتی خۆم بۆ خاکی خۆم لەبەرەوە زۆرتر خۆشمەوێ بەس بەڵێ هەر ئێستا دوو بەرهەمان ئامادەیە لە ڕۆژ هەڵات نازانمەوە چەند ئاگادار بن ماوەی 80 ڕۆژێک پێم وا بێت ئینترنت و ئەمانە بچرا بوو ئێمە نەمانتوانی کارەکانمان بڵاو بکەینەوە بەداخەوە بەس ئێستاکە لە هەولێرم دەمەوێت کارەکان ببینە پێشەوە ئینشەڵڵا گەر خودای یاریبات کلیپیان بۆ چێ بکەین و بڵاویان بکەینەوە. بەرهەمەکان بە چ ناوێکە ئەگەر وڵا یەکیان نێوی کوردستانە ئینشەڵڵا ئەگەر دەرفەت هەبێت کۆنسەرتی شێ بکەین و ینی کارەکان لە هەموو شارەکانی کوردستانە ببینە بەرەوە ئینشەڵڵا. دەیخوا ئاسانی بکات و گوێمان لە کوردستانیش بێت بەڵام ئەی پێت نەوتین قوتابیەکانت بەشداری دەکەن؟ پێم وا بێت ئێمە هاوینی پار ویستمان لەگەڵ 110 لانی کەم قوتابی ئامادە بوون بۆ ئەوەی کە کارێک هەر تایبەت بە خۆیان من پێم وا بێت بە 2 زاراوەی کورمانجی و سۆرانی بۆیان ئامادە کردبوو بەس لەبەر هەندێک کێشە هێشتا نەچوەتە بەرەوە بۆ قوتابیەکانیش بەڵێ ڕۆڵم هەیە بۆیان و بێگومان کارێکیان بۆ لە داهاتوە چێ دەکەین ئینشەڵڵا. هەر سەرکەوتو بیت مامۆستاگیان نەوەی کە بە گۆرانی و عەشق و فێری زانست بێت داهاتوێکی ڕووناکتر بۆ کۆمەڵگەی بنیاد دەنێت. من کوڕی سەر شاخ و هەردەم دڵدارێکی لاوی کوردم لەسەر خاکم ئەگەر مردم مەگری دایە مەگری بۆ تەگۆڕی خاونەکانم خاکی ماندووی کوردستانم من شەهیدی ڕێژیانم مەگری دایە مەگری